طبعا ئەم ئاەتە چەند حاڵەتێکمان بۆ باسەکە زانایان ئەم چەند قسەیان تیا کردووە. یەکەمیان ئەم ئاەتە باسی کەسێک ئەکا یاخود کەسێک ئەگرێتەوە کە نازانێ قیبلە لەکوێیە، بۆ خۆی کۆششەکە بە تواناییەکانی عەقڵی خۆی و بینینی خۆی و لێکدانەوە و زیهنی خۆی ئەگا بۆی کە قیبلە بۆ نمونە لە فڵانە شوێنە بەرەو ئەوێ نوێژەکەیەک نوێژەکەی دروست بۆیان نا نوێژەکەی دروست بۆ ئینشاءڵڵا. کەواتە کەسێک کە جاهیلە بە قیبلە عوزر بە جەهلی پێدرێ و نوێژەکەی وەرەگیرە دو ئەوەی کە هەوڵە دابی دۆزێتەوە ترەگەر دەسەوسان وەسا بۆی نوێژەکەی نەڕوا نوێژەکەیەکە ئەگنا خۆگەر لە نوێژەکەش یا قیبلەی پێبوترێ واجبە خۆی بسوڕێنێ ڕوو بکاتە قیبلە، بەڵام کە پێی نەوترا ئەوە نوێژەکەی دروستە. حاڵەتی دووەم کەسێک کە نەخۆشە لەسەر جێگایەک کەوتووە جێگاکەی بجوڵێنرێ خراپە بووی بۆ نمونە زۆرێک لە نەخۆشخانەکانی ئێرە قەرەوەڵەکە کە دانراوە ڕۆ قیبلە نییە، وایش ناتوانێت خۆی بسڕێنێ ڕۆ قیبلە، ناشتوانێت قەرەوێڵەکە بجوڵێ لەبەرەوەی قەرەوێڵەکە ڕەبتە بە جیهازێکەوە لە پشتیەوە. ئایا ئەمە نوێژەکەی چۆن بکات دروستە هەر بێ ڕوو بکاتە قیبلە؟ نەخێر، هەر چۆنە بیکات دروستە ئەویش. ئەمە ئاەتە بەوی ژەڵێ. حاڵەتی سێم کەسێ بەسراوەتەوە بە دارێکەوە ڕووی لە قیبلە دێ و ناتوانێت ڕوو بکاتە قیبلە کاتی نوێژ دێ، ئەمە چی بکە؟ ئەمەش دەتوانێت بۆ شێوە نوێژەکەی خۆی بکە بۆی نەڕوە. حاڵەتی چوارەم کەسێک سجن کراوە لە سجنێکە تاریک ئینفرادی نازانێت قیبلە ڕۆکوێەوە نازانێت سن کاتی بانگیشکەیە، ئەمەش نوێژەکەی چۆن بکە؟ ئەوە وش نەکاتە قیبلە بیکات قەدر ڕاگرێ بۆ کاتی بانکان و پێنج فەرزەکەی خۆی بکە بە هەڵەش دەچێت. حاڵەتی پێنجەم زانایانە فەرمون لێرە بە معنای دوعایە ڕوو بکاتە شوێنێ بۆ دوعا ئەڵڵا جەل جەلالوهو دوعاکەی گیراکە. ئەم پێنج حاڵەتە لەم بابەتە ئەیگرێتەوە.